من زۆر خۆشحاڵ بووم کە هەردوو لایەنی کورد هەسەدە و ئەنە کەسەمان میوانداری کردم بەیانە ئەم فۆڕەمە ئەم کۆڕبەندە بۆ ئەمەیە ئێمە نەک تەنها قسەکەین بەڵکو کردداریشمانەیە ئێمە دەمانەوێ ئاشتی لە ڕێگەی کردارەوە بەدی بێنین. پێم وایە ئەگەر هەموو کەسێک هەوڵ بات بەم شێوەیە کار بکە نەک تەنها قسە بکەن بەڵکو کردداریان هەبێ پێم وابێ ئەمە خاڵی سەرەکی و پێم وابێ ئەمە نهێنی سەرکەوتنە. پێم وابێ هەمووان هاوڕان لەگەڵت چەپڵە لێدەن هیوادارم هاوڕابن لەگەڵ